کاک زیاد چۆنی؟ باش خوبم. وەڵا باش. کاک زیاد قادر نادرم یەک دوو پرسیارم هەیە لێت وەڵا. چی جنابە؟ قادر نادر. بەڵێ کا قادر ئەمرکە. سوپاس دەکەم. کاک زیاد ئەڵێن دوو عەرەبی دەوڵەمەندن لە سلێمانی پارەیەشی زۆری خەڵکییان خواردیە جەنابەت وەکو پارێزەریانی دیفاعیان لێ دەکەی. جار یەکەم کا قادر من پارێزەر نیم. قەزدم وەکو پارێزەرێک ئیجازە با جواب بڵێم. بەڵێ یەکەم من پارێزەر نیم. ئەمە یەک دووەم من پیاوێکی حەزبی مەندان سەکردایەتی جدی و مەسئولی ماڵبەندم. بەڵێ دووەم هیچ ئەو بابەتانەش هیچ پەیوەندیشی بە منەوە نییە لەبەرەوە داوا لێبوردنەکەم قسەیەکم نییە لەسەر ئەو نا کاک زیاد کاک زیاد کاک زیاد هەیە محکەمە هەیە بچێت چێ حەقی لای هەر کەسێکە ئێمە پشتیوانی ئەوەکەین کە حەقی خوراوە. کاک زیاد ئەو هات تەهەڕوو بە دەزانی چیە ئەتوو یەک دقە تەهەڕوو بە برا عەیبە ئەتوو ئەندام سەرکردایەتی چاوەکەم عەیبە برادران لۆی دەکەینەوە عەیبە ئەمە دەڵم جەناب دوێ پارێزەری واتە پاسەوە واتە پارێزگاریان لێ دەکەی ئەوە کودێ ئەوە ژن و ژنخوازی هەیە لەگەڵیان ئەڵێن ئەوە خەڵک ئەبات سڵحییان بۆ دەکا 20 ملیۆن دۆلاری خەڵکی سلێمانیان خواردیە چەند بە مادەی 11 ژیراون کاک زیاد دیفاعیان لێ دەکە و بەریان دەدا عەلی و ئەحمەد موفق عەبدولمەجید موسڵاوین 67 دەعوای خەڵکی سلێمانیان لەسەرە ئەی هاوار ئازاد کراون ئەو مادەیە 11 ئەڵێن شمولی ئەوەش ناکاتن ینی شمولی کەفالەتیش ناکەب 6 ساڵە ئازادیان کردوون دە سلێمانیش ئەسوڕێنەوە ئەوە چە ئاوەڕوو چوونەکە بۆ یەکێتی و بۆ کوڕی شەهید جەبار وەکو زیاد چۆنی؟ چۆنجیانەکەم ئێستا وەختت هەیە؟ ئەمریکا لە خزمەتم. کاک زیاد دوێنێن دە قسە و باسمان کرد کە دوو عەرەب هەیە زۆر قەرەباڵغ بوو ئەگەر ئەمریکای پێم بڵێیتەوە بزانم بابەتەکە چیە لە خزمەتاوە. بەڵێ دوو عەرەبان بە ناوی عەلی و ئەحمەد موفق عەبدولمەجید باز لەوە دەکرێت ئێوە یعنی پارێزگاریان زۆر لێ دەکەن بەسەوەی پارەیەکی زۆری خەڵکی دەوڵەمەندەکانی سلێمانیان خواردیە ئێوە سڵحیان لۆ دەکەن بە پارەی ١١٠ و ١١٥ بەڵێ کەی کاک قادر ئەوە لە 2017 و 2018 ڕوویدایە تا ئێستاش بەردەوامە تۆ ناناسی کاک زیاد؟ کاک قادر جان ئەم چیرۆکەی کە جەناب باسەکە گەر ئەوە بێ 2016 حەڤە من بیستومە لە دوایەوە نەبیستومە نە کەس لەگەڵ باسی کردووە نە ئاگام لێیەتی و نە پەیوەندیشی بە منەوە دوور و نزیک لە هیچ وارێکە پرسیارەکانش سیبی خەمەسەر چاوم وەڵامە بم. کاک زیاد تۆ بەڕاستی تەنایان ناسی ئەنی ئەو دەنگە بڵاو دەبتەوە تۆ لە ژن تێکەڵاویتان نییە لەگەڵ یەکتری یەک پرسیار کا قادر بەڵێ جۆت لێ خەڵک هەیە گریمان ئەشی ناسم دەیان خەڵک من خەڵکی ئەم شارەم لە سلێمانیان ئیشم لە سلێمانی بوو بە تاریخی خۆم 16 ساڵ جێگری ماڵبەند بووم ئێستا مەسئولی ماڵبەندم سەرۆکی فراکسیۆنی یەکێتی بووم کوڕی ئەم شارەم لەم شارە نوێ ئەم شارە ناسم جا هەر کەس من بیناسم و ئیشێکی هەبێ و خەلەلێکی هەبێ کێشێکی بێدە خەڵک لەسەر من مەحسوبەکرێەوە کە چ پەیوەندی بە منەوە هەیە لەکوێ پەیوەندی بە منەوەی بخەمە سەر چاوم. کاک زیاد ئەزانم بە قوربان ئەمەش تەئەسوف لەوە دەخۆن کە کوڕی ئەو شەهیدەی دیفاع لەو ئەوانە دەکەی من دەقیقم لەوەی نەک یەک سێ چار بەڵێندەر باز لەوەیان کردیە جەنابەت فشاریشیان دەخەیە سەر مەسەڵەن ئەوی 30 دەفتەری لەکەم بۆ 5 دەفتەرتان دایتەوە و مادە باش ئەگەر ئەمن یەک قەوس بەڵگەی دەنجیم تخوایە قەوس بەڵگەی دەنجیم لەگەر ئەو دەنگەی تودانا کە ئەتوو یەک لەوانەی فشار قستە سەر ئەو بەرپرسانە سەر ئەو دەوڵەمەندانەی سلێمانی بەڵێندەر و خەڵکە کاسبکارەی سلێمانی کە سازش بکەن لە 30 دەفتەری بەنمونە بتە 5 دەفتەر چ دەڵێ کاک زیاد؟ بەسەر ئەو دوو چاوم ئەگەر یەک دەلیلێک نەگەوە مثلا ئەوانە من ئاگادارم لە محکەمە زیاد لە
سی چل شەکوا لەسەر شە سوحەف شەکوا هەیە کاک من نازانم شۆ سەحەفتە نازانم ئەگەر بە یەک وشە زیاد یەک تەداخلی کردبوو بڵاوی کەنەوە بە تەواوەتی ئەمە یەک بێجگە لەوەی دەیان خەڵک داوایان لە من کردووە کە تەداخل بکەم بۆ ئەوەی ئەمان ڕێکن وتومە نە من محکەمەم ئیجرات و قسە لەگە خەڵکەم و خەڵک ڕێخەم و نە مەکتەبی کۆمەڵایەتیشم نە کەسایەتیش کۆمەڵایەتیش هیچم دانیشم سۆڵحۆشتی خەڵکەم من پیاەکەم کادری یەکێتی نیشتیمانی کوردستانم ئەرچی منەوە نییە لێ پرسای مەڵبەندی سلێمانیم بە یەک وشە دەیان جار ئەم تەکلیفیان لە من کردووە کە دابنیشم لە بینیان ناوتومە ئیشی من نییە بێژگە لەمە هەر شتێکی کە من ئامادەم بۆ هەموو شتێک کاک زیاد ئەوە زۆر باشە کە دەڵێی ئاوا بە بێمنەتانە ئەڵێی من هیچ ئاگام لێ نییە لە کاتێکدا چەندین جار بەناو بازار ئەو دوو برایەت هێناوە لەگەڵ یانچیە مەطعەم نانت خواردەوە کە تەحەدایەک باشە خەڵک هەیە دەڵێ نازانم ئیتر بە منی گوت ئامادەن قسە لەسەر ئەو بابەتە بکەن کە جەنابەت یەکێک لە پارێزەران ینی پارێزەر بەو مەفهومە ناکاکەوە مەفهومە قانونیەکەی دوێنێش پێم وتی کە دیفاعیان لێ دەکەی کە لە ژن تێکەڵاویەکتان هەیە قوربانەرم من پیاوێکی مەدەنیم نە مەعەسکەرم هەیە و نە هێزم هەیە و نە ئەوەم هەیە بە پانتۆڵۆکراسێکەوە یەم و ئەڕۆم لە سلێمانی شانەک لەسەر بابەتێکی وە لەسەر خۆشم چی یەک نقطەی لەسەر من هەیە بڵاویکەنەوە ئەوە نقطەیەکە کە کاکە ئەو دەریایەکە ئەتوو کە دوو یەک دقیقە ئەزانم خۆ کەممان بڵاو نەکردیتەوە مەسوولی شتەقەی سەری هاتیە خۆ نەکەر ئێمە کاکە زیادی سەرمێچکە من ئێستش بە پانتۆڵۆکراسێکەوە ئەندامی سەرکردایەتی و مەسوولی ماڵبەندشم بە پانتۆڵۆکراسی کاکە پاڤێلیش بە سارێش تایبەت دەسوڕێتەوە ینی ئۆکەی پێوەرە کەی پێوەرە کاک باڤڵ ئێستا جێ ئومێدی خەڵکە جێ هیوا ئومێدی خەڵکە ئەو بابەتەشکێت خوا کاک زیادبانە جێ ئومێد خۆشناویش بۆ خەڵک بۆ ئەوە کارەکات کاک خۆ داهێنانە کاک زیاد ئێمە چاو لەوەکەین چۆن کاک زیاد بە قوربان نەوزات هادی ژۆی دەکرد ئومێد خۆشناوی ژۆی کردی هەواڵە بوو بەکریش خۆ پێوەەر نییە بە قوربان ئەوە پێوەەر نییە بارحاڵ ئەو بابەتەشکێ ینی کاک زیاد ئەم دەمێەوە بڵێم ئەتوو ئەو دوو عەرەبەی کە یەک خوا با پرسیارەکەم بگێنم جۆ ئەگەر ئەو بابەتە لە هەر شوێنێکە دوور و نزیک پەیوەندی بە منەوە بوو گردنتان ئازابێ چی بڵاوەکەنەوە بڵاویکەنەوە یەک وشەش لە شوێنێکە من تەداخلم کردبوو لە قانون لە کۆمەڵایەتی بڵاویکەنەوە ئەی بۆ دوونێەوە قەلق بووی و سەر ئەوەت کرد قەپات دوێنێ بەسەری تۆ بەسەری خۆشم لە ژوورەکەمە دوێنە بە پێوەساوم 20 کەس لەو ژوورە بەسەر سەرمەوە ئەی بەس ئەم دەنگەکە دوانیە نێ دەنگەکەت ئەوە نییە بڵێ سەرم مەژغوڵات دوێنێ عەزەکەی دەنگکە لەگەری بارە کاک زیاد پرسیارەشکە داماننا ئەمن هەوڵ دەدەم ئەو بەڵێندەرانیان ئەوانەی پارەیان خورا دەنجیان لەگەرت ڕەپتکەم تخوا شەرم نییە لۆیەکێتی بەڵێ بۆسە پارەخوران من نامێ بچمەوە مەوزوع من محامی هیچ کەسێک نیم بەڵام تۆ لە بابەتەکە تێبگە بابەتەکە بزانە چییە ئەو سابلە پارەخوان چکە قان ئەو بابەتە 5 ساڵ لە محکەما بووە بە قوربان ئەجە محکەمەی کوردستان چییە؟ بەڵە محکەمەی کوردستان محکەمەیە و قانونە و عدالت هەیە لە کوردستان بەڕاستیتە کاک زیاد یان بەرپرسیارەتیە تەعبیر دەکەی بەڵێ لە سلێمانی عدالت هەیە محکەمە هەیە محکەمە سەربەخۆیە کەسیش ناتوانێت تەداخلیشی محکەمە لە سلێمانی باشە کاک زیاد ئەگەر ئەمن لێدوانە کرد لە وەربگرم کە سوحەف دەعوا لەسەر ئەو کابرایی هەیە دووسەیەک مەسەڵەن 40 دەفتەرە 5 دەفتەریان دایتەوە حاکم هەر شێ سوحەفتی قەپات کردیە بە حاکمەکەیان گوتیە لۆ قەپاتت کردیە ئاخر عەدالەتی چ هەیە 100 ملیۆن دۆلاری ئەو خەڵکەی دزرایە کاک زیاد خۆی قەوس
من ايش من بوسه من برنا موضوعك ومقصد سيد محكمه آخر سباسي محكمة دكان إيه محكمة بويتم مهزلت شي كنتم بدوران ولا يتوب وتمازل لا من نبوه من احترامي محكمه لا سبلغي كي كتسكي محكمة بكات لجرد صلاتي هر دوكتان بتسكترين عدالتي تسن موزة جدات بروريتانيا كاك زياد سن من يسام البندي مسؤول البندي سليمانية كيتي إيه بس شيلو حكومتي بقربان بس كيتي باريزري قانونا إيه مليرا باريزغاري بهمو قوتي خومان باريزغاري لقانونا كينو مانو قانون سر بخو بلا برو خوشم هیچ صانجی چند دولة چند ستو دزدان خسيت زندان كاك زياد وامزادة دكي او محكمة يعني اخنا انا اتوز مسؤولي مالبندي لو سيسي صالي 10 مليار دي بابا منك ايش كاري رخراوي يكم ايتو كاك حزبكات حاكمي مطلقي دفري الصوزة حزبك حاكمة او ايه وانا قايلي كان اجنا حزبك من حاكمة محاكم سربخويا وداد كان سربخون حزبك منيش من يك بسيار ليكم كأو درشمانة ددي أو درشمانة يك نموذجي أو عدالة بيبلي بنمونا كاك زياد يك هزاران نمونات هي وكو يك نمونة عدالة هزاران نمونة عدالة هي بسطان كاس نحقي برامبر كده حقكي بوجيراتو لركي محاكمي سليمانية يك كيز بلي كاك يك دولة بوس باش كاك بوس ما بيبلم بنموذج يوربيالم برو أعمالي حاكمكان سليماني كبزانة تشانيان حزبين ويجيتين برو بزانة تشانيان حزبين بابا وكي دركي محاكم صير بخويا لسليماني كاك زياد بقربان أما لولاتك درجين باش دزانين تم يعني يك نموذج ديان هزار دزي وطالاني لولاتك را زوي نمايا كان بربرز خراوة زندان توبو بابتي شي معين تلفون دومن كي دومن رامج شنو موضوعك اخرنا انا او بابا تدور نزيق نلا قانون نلا كوملاتي نلا هيشتك بيوندي بمنونيا بهيشك فشارت انقو علاقه وبيوندي كوملاتي لقوا شي هيونيما تونات وين تحديد علاقات كوملاتي اخرت علينا الناسم شي ناس يعني منا قربان نموت ولا الناسم وتم تحديد علاقاتي من مكة لبروا اگر روجه لرجان تداخلكم كل بيقوشا دنيا مليت يبقينا اي ودا كاين كاك زياد ايشي ما شويه باشا قربانو باشا دي سباس سرسر يا شيخ ثوني بيجي بقربان باشي ممنونم يا شيخ دوب بسيار من هيك ورا ما مدير سباس دكم برزت كلا بري لا برسينو سينجي كاك بافل طالباني الو بله يا شيخ يا شيخ دو عرب بله دو عرب هان بنا قربان بغلط لي الدواء بقربان بغلط لي الدواء بقربان شلون بغلط لي الدواء تو هوني بغلط لي الدواء اي شيء برز تدري جمال من جمال بقربان يمسي جمال من شيخ جمال يعني بقربان اي شيخ زمالي برسينو سينجي لبنو سينجي بافل طالباني من بعد برسينو سينجاني بقربان اي بس لقل بافل طالباني دوام ناكي امريكان بقربان اي باش دو عرب هن كباريش زوري دولمندگانی سليمانيان خوارديا ايوه تومت بار دكن كبال پشتيان دكن كاكوا فشارت دكن ايوه بيودي من بوشتان ونيا محكمة هي بقربان شاود اتوان جنابي امچن لياسا شكات كن كسيش لياسا بدرني لسليماني همو كسي روبرو ياسا بيتوا چه روبرو ياسا بويتوا كاك شيخ يك دقت خواتها رب مكا عيبات اتو شرمنيا بربرسي او لو يكينوا او بربرسي نو سينجيش او بافل هرديتن فرتفيري كركاونيا هردي قپات دکات و نحقینیه و تواریب و پاول طالبانی زور شرمه برو بپرسن پاول نازانی او تواریب و ساکه شکل برپرسه بالاکانی توال ناو وکات بو نپرسن تخوا به هیروی دای کد بله تفضاعتشی ناو مال بندروس کرد شیخ زمال
وەبووی دەکەینەوە کاچخم خۆ تو مەسئولی کۆنە تەواری وە لە خانەقین داوەشن باشا و هادەترسێ بزانە ئێستا بوویتە کول فیرکول هاوڕێیان ئەو کاتتان باش وەک دیتان دوو دیدارمان لەگەڵ شێخ زەمال و کاک زیاد کرد کە بەرپرسی مەڵبەندە شێخ زەمالش سەرپەرشتی کاروبارەکانی پاڤل تاڵەبانی دەکا هەردووچیان باز لە سەروەری یاسا و زیاد شەی جەبار تحەدای کرد کە هیچ کەسێک زەختی لێ نەکردووە لەو بارەوە ئەمە دیدار لەگەڵ یەکێک لەو کەسانە قوربانیانە دەکەن کە 38 دەفتەر و 71 وەرەقەیان لێ خواردووە و فشاریان خستۆتە سەر کە دەبی سڵح بکە بەڵام ئەو ئامادە نەبووە ئەویش کاک سەروەر عەلیە کاک سەروەر ئەو کاتت باش کاک سەروەر باز لەوە دەکرێت دوو دەوڵەمەندی دوو کەس لە سلێمانی کە خەڵکی مووسڵن ئێستا لە ڤیلا سیتی دەژین بە سەدان بە دەیان ملیۆن دۆلاری ئێوەیان بردووە 6 داوایان لەسەر بووە داوایەکان مادەکەی گۆڕاوە کەیسەکە چۆن ئەگەر لە ماوەی 1-2 دقەیەک بۆ خەڵک باز بکەی کەیسەکە بەڵێ 2007 لە ئاساس سلێمانی 3 مانگ بەڵێ 3 مانگ و 17 ڕۆژ سزم بوون بەڵێ بە مادەی 24 جیران 24 ئەو کاتە حاکم ئاسایی مدی حاکمی ئاسایشی سلێمانی بوو بەڵێ ئێمە هەڵسان چوینە لای حاکم کە ئەم مادەیە گۆڕا حاکم زۆر بەڕاشتاوانە وروتی کارکە ئەم مادەیە من ئەو بەنجانەی خۆ ئەشکێن و بڕم ئەم مادەیە بە دەستی من گۆڕابێت پەیوەندی بە منەوە نییە گۆڕیدە بەڵێ مادەکەیان گۆڕی ینی 11 غەسلی ئەموالە وەنیایان تەهریبی ئەموالە بەڵێ من چوومە لای حاکم بێخاڵ ئەو کاتە حاکم بێخاڵ حاکمی ئاسایی حاکمی چوارچرا بوو عایدی شۆپەی ڕزگاری بۆ مەنتیقە هەمووی لێ بۆ حاکم وتی قوربان ئەمما 25 ساڵ ئەمانە حکمە دێ بەڵێ هاتن ئاسایی سلێمانی مادەکەیان بۆ گۆڕێ و کاتە وەسە حەسەن سیری ئاسایشی گشتی سلێمانی بوو بەڵێ ئەمما گۆڕاوەی تر نازانم ئاسایش گۆڕیوێتی شۆپەی ڕزگاری گۆڕیوێت ئێمە معلوماتمان نییە مادەکەی کردیان بە چ مادەیە کاک سەروەر ئەگەر هەڵە نەبم 456 وە ئەبزانم ئاخر چییە ینی لە غەسلی لە تەهریبی ئەموال لە بۆ گۆڕینی لە هەڵا کردیان بە مادەیەک توفێڵ لە پارەیە بەڵێ ئەمانە چەندە پارەکە کاک سەروەر توخوایە قەوز پارەکە چەندە یەو 67تان وەراتێتە 8,000 دەفتەر برا تا 1000 دەفتەرە ڕوا یعنی تا 120 دەفتەر 130 دەفتەری لایەنە 80 دەفتەری لایەنە یعنی نزیک 1 ملیار دۆلاری خەڵکیان بخواردووە ئەمجا ئەمانە هاتن چیان کرد ئەمانە هاتن لەڕێی کوڕێک عادل بیناوە ئاوەڵزاوی ئەحمەوەکەیە بەڵێ خەڵکی هەڵەبجێ بەڵێ عادلە هاو یەک و دوو کەس تەلەفۆنی بۆ ئەکردن ئەوی کاکە وەرن بۆ گەلەری ڕۆنیتر لە کافتریا بواە لە گەلە بێبەن بواە ئەمانە یەکەم کەس کە سڵحی کرد ئەم عادلە لەگەڵیانە خەلیل هەیە زڕنەرە 85 دەفتەری ئەوی تایە ماڵی زیاد مەسئولی مەڵبەندی سلێمانی ئەو کاتە جێگیری مەسئول مەڵبەند بوو لەگەڵ هاوڕێ سەرچنارە بەڵێ بەس کاک سەروەر یەک قەوز لێرە من دیدارم لە کاک زیاد کردیە تحەدا دەکات ئەگەر ئەو داوای لە هیچ کەس کردویان تێکەڵ بوو بێتن داوای لێ نەکردووە داوای لە خۆم کردووە من ئێستا ئەوەشی بۆ ڕوونەکەمەوە گە تەلەفۆنی بۆ خۆم کردووە لیژنەی دارایی پەرلەمانی عێراق بووە ساڵی کۆرۆناکرا ئیبراهیم خەلیل و تەلەفۆنی بۆ من کردووە زیاد خۆی کە ئەڵێ وانە ئەچمە بەردەمی دەسەکەم بە هەردوو چاویە تۆ بەجارێ بە ئەوەی کە باسکەم 85 دەفتەری ئەم کوڕانە خەلیل خۆی و هەستێ کوڕەکانی ناوی شڤانە ناوی حەمە ناوی شادە کاک زیاد زەختی لێیان کردیە سڵعی پێ کردیە
ئەوەیان نازانم زەختی کردووە یان زەختی کردبێ نەیکرد بێ من نازانم گرنگ لە ماڵەوەی وی بانجی کردووە وەنیە یان لە ماڵی خۆیانە سڵحی بۆ ئەم جەماعەتە کردووە لە دوای ئەمە کە ئەم سڵحیان کردو ئەم هەش دەفتەرونیوەیان وەرگتۆ لە ماڵی کاکزیاد هاتن ئەمجا عادلەکە دووهەم کەس کە پارەی تۆ سیروان بوو کاک سیروانی خۆمان بوو بەڵێ هاتن ئەمجا ئیتر یەکەیەکە و دوو سێسێ باڵیانەکردن هاتنە سەر من لەگەڵ کوڕێکا بووم ناوی فەرەیدون ئەمە هەمزەیە لەگەڵ پیاوێکی کەشا بووم محەممەدی ناو محەممەد زەروگوری مەشهورە فەرەیدون 22 دەفتەری لایەن بووە 3 دەفتەر و نیویان ناوەتەوە کاک فەرەیدون کەمێک خەڵکی ماوەتی خەڵکی ئەو مەنتیقەی ماوەتی شتەیە کەمێک خزمەتی و دۆستایەتیان لەگەڵ کاک خالید ماوەتیا هەیە بەڵێ ئەمانەی کە سڵح کرا و پارەیان ناوەتەوە بە خەڵکۆ من معلوماتم نییە زەختیان لە خەڵک کرد بێ بە خەڵکیان وت بێ هەر ئەبێ بیکەی هەر ئەبێ نەیکەی من 6 دەفتەریان ناوە پێم ئەو عادلی ئاوەڵزاوایی خۆی تەلەفۆنی بۆ کردووم بەم نەسە ئەگەر وتی وانی ئەچمە بەردەمی دەستەکەم بە هەردوو چاویە وتی کاک سەروەری یەم دەست و ماچەکەم لە ماڵۆ یەم دەست و ماچەکەم پێڵاوەکان و ماچەکەم ئەم پارەیە وەرگرە وەرە بەیانی عریزەتە ڕژنمان بۆ بنووسە لە شۆپەی ڕزگاری نەچووم باشە ئەمجا بابم سەکاتاوەکە کاک زیاد گەر بۆ قسەکانی واڵێ کاک زیاد من هاوڕێ سەرسنار ئەو کاتە جێگر مەسوول مەڵبەند بوو لە سلێمانی خزممانە شەرمەگایی خەڵکی دێک هاتم لە ڕێک هاوڕێ چنارۆ تەکلیفی لە کاک زیاد کرد ئەم ئیشە بۆ من جێبەجێ بکە کاک زیاد شەوێکیان تەلەفۆنی بۆ کردم وتی کاک سەرۆتم بەڵێ نۆڵا ڕۆژ وتی کاک سەروەر لە برایم خەلیلم ڕۆکی دیژنەی دارایی پەرلەمانی کوردستانم ڕۆژی سێشەممە بوو تەوقیتەکەشم جوان لەبەرە وتی پێنجشەمەیەم و بۆ سلێمانی لەگەڵ ئەم قوڕانەیە دیدارێک ساز دەکەیت ئینشەڵڵا ئەگەینە نەتیجە و ڕێەکەت ئەمە خۆی ئەگەروانیە بڵێوانیە پێم ئەمجا دوای ئەوە کە هاتۆ تووشی کۆرۆنا بوو خۆی کاک زیاد من تەلەفۆنم بۆ کردی وەڵای کاک سەروەر وەزعم زۆر خراپە تووشی کۆرۆنا بە حاڵ دەنگەها دەرا وتی بە ئەم نەخۆشیم لە کۆڵ بێتەوە بەسەر چاو بەسەر سەر ئیشەکەی تۆم هەر بیرە و هەر بۆشتەکەم ئەمە دوای کۆرۆنا کە 4-5 تەلەفۆنم بۆ کرد جوابی نەداوە ئیتر نە من قسە نە ئەو قسە من ناتوانم بڵێم زیاد زەختی لە من نەکردووە زەختی لە خەڵک کردووە ئەو ئەڵێ تێکەڵ نەبوویمە کاک سەروەر لێرە قسەکەی زۆر ناڕاز ئەو ئەڵێ تێکەڵ نەبوومە کەسێت و ناوی کاک خەلیلێنی زۆر چاکی شوو واستەیان بۆ ئەکا و حتا دەکەیسی حاکمەکانیشا واستەیان بۆکە و ڕاز ناکا گەرە قسەیە بکە ئەگەر کەیسەکە تێکەڵ نەبووە کەیسەکەی تێکەڵ نەبووە من خۆم تەلەفۆنی بۆ کردوم خۆی تەلەفۆنی بۆ کردوم شخصی خۆی بۆ ئەگەم وڵات بەبا لە سلێمانی بێم و هاتۆ تووشی کۆرۆنا بوو بەڵێ ئەمجا ئەگەر ئەوەڵێ تێکەڵ نەبووم ئەم کوڕە خەلیلە مەوجودە حەزەکە ڕقم تەلەفۆنەکەی بۆ بەیاکەم 155 15 45 ڕقمەکەی 155 15 45 قسەی لەگەڵا گەبزانە چێ سڵحی بۆ کرد بەڵێ وەڵا زۆر کۆمیدیە بۆ مەرپرسی مەڵبەند و ئەندامی سەرکردایەتیە چێتینی بەڵێ شێخ جەمال کابرایەکە ڕەفیق حیزبی بووە لە تاسوجە لە بازیان هەموو خەڵکەی ناسی ڕاستەتا ئینتیفازە باوکم پێش ئینتیفازە پێشمەرگەی یاوە بەگرت فیراری یاوە بەگرت لە تاسوجە پێت بڵێم کابرا پاڤڵ تاڵەبانی گوێ لێبێ بەڵێ کاکە گیان پاڤڵ تاڵەبانی هەتا ئەمرم من مەمنونی مووقیفی پاڤڵ تاڵەبانی ئاگای لەم شتانە نییە پاڤڵ تاڵەبانی بەس خۆ دەزانێن بەرپرسێکی باڵای پیاوی بەعز بوو هەتا ئینتیفازە و خەڵکی بەگرتایە من شایەتی ئەوەیەم کاک پاڤڵ ئەم شتانە نازانێ ئەم شتانە بە هیوان ئێستا ئەوە بڵاو دەبتەوە کاک سەروەر توخای قەوس ئێستا ئەوە بڵاو دەبتەوە با بزانین پاڤڵ تاڵەبانی چ ئیجرائات دەگەر کەسێک دەکە لەو هەموو خەڵکە شەهیدەیەکێتی ئەچی کابرایەکی ڕەفیق حیزبی بەڵێ من شتێکی کە با پێ بڵێم من شەویش باسم کرد من بەس کاک پاڤڵ و کاک قوباد ماوە پشمەلێ کاک پاڤڵی چوومەتە لای چوومەتە نووسینگەکەی شەکوام کردووە لە پار 28 شەشۆ شەکوام کردووە ئەم ساڵ 24/12 لە نووسینگەکەەوە ئەو کەسەی کە تەلەفۆنی بۆ کردوم ناوەکەی نابم تەلەفۆنی بۆ کردم وتی کاک سەروەر
ئێمە ئەمانە ئەمر بالقەبزیان بۆ دەرچووە بگیرێن بەڵام ناگیرێن ئێمە چی بکەین لە 24 دوانزەوە تۆ نەتوانی کابرایەکی عەرەب 8,000 دەفتەری ئەم شارەی خواردووە بیگریت ئیتر تۆ چی یعنی وانە باشە حکوومەت نییە ینی حکوومەت ینی پاڤلیش دەسەڵاتی نییە یعنیگە پاڤل نەتوانێت کاک پاڤێڵ ئەم شتانە نازانێ من چەندەها جار محاولەم کردووە لام کاک شێخ جەمال چونکە لەو شوێنەیە مدیری مەکتەبەکەیەتی بە هیچ جۆرێک نایلێ من قەرەی دەباشانکەوم ئەینا بگەمە لای کاک پاڤێڵ بەخوا برا هەمیان بۆ هەر هەمیانەیە لە 6 کاک پاڤێڵ کەم نییە کاک پاڤێڵ شتی غەڵەت قبوڵ ناکات پارە خواردن قبوڵ ناکات شتی قۆڕ قبوڵ ناکات بەڵێ یعنی ئێستا ڕێئینگۆوە شێخ جەمال و زیاد پاڵپشتی بە دەرەجەی یەک شێخ جەمال گەورەترین پاڵپشتی ئەم کوڕەیە بە دووشت ئیسە ناتوانم لێرە بیڵێم بەڵام شێخ جەمال بێتە بەردەمم ئاو هادەسەکەم بە چاویە بە دووشت پشتی ئەم کوڕاگری هەردوو شتەکە معلومە من ئێستا لێرە نایگەم بەڵام بابێتە بەردەمم زان پێڵێن بەڵێ باشە کاکەوە یعنی ئەی حاکم چ بڕیارەشی دەرکرد کاک سەروەر حاکم من براکەی باوکم من حاکم پێی وتوم لەگەڵ حاکم بەڕێزە ئەڵێم بۆ ئەمەی منتان تێکەڵ ئەمانە کردووە ئەڵێ بەسەرما تێپەڕیوە چۆن حاکم بێ ئەڵێ بەسەرما ئەڵێم کاکە خۆ ئەوەی من تەنەزولیتیانی ئەمانە تەنەزولیتیایە داشتی خەیخەینا بۆ کەیسەکەی مندا ئەخەی تێکەڵ ئەوانەیەکەی ئەڵێ وەڵا بەسەرما تێپەڕیوە من سەیری 4 دەعوام کردووە یعنی سێ چارێک تەنازولیان کردی هەمووانی قەپات کردیە هەر شێ سوعافتی هەمووی قەپات کرد بە یەک قەرارەمووی داخلی کاکە خۆ ئیسەکانە چۆ تەنەزولی کردووە کەیسەکە داخەن با دایخەن خۆ من تەنەزولم نەکردو بۆی نەکەی مندا ئەو چه حاکمێک وای گوت کاک سەروەر قاسەعید لە کەت نییە ئەو دوو قاسەعیدە و لێ تێک نەچێت قاسەعیدێکیان ئاسایش کە حاکمی ئاسایش بوو کۆن ئەوە حتا ئەمری ئێمە مەمنونی بەڵام قاسەعیدێ لە کەت نییەک لەگەڵ حاکم بەڕێزە ئەو کاتە حاکمی چوارچراو ئەو دووە قەپاتیان کردووە بەڵێ ئەو دوانە قەپاتیان کرد من چۆمە لای هەردووکیان حاکم بەڕێزەڵێکی وەڵام من لەسەر هاتووە داخراوە حاکم قاوی شەڵێ وەڵا لای حاکم بەڕێزەوە ئەم گەرم گەرمێنە بۆچی بەم نەکەن ئەمە گەرم گەرمێنێ بە منێکی یعنی گرنگ ئێستاکە بە سەدان دەفتەر دۆلاری ئەو خەڵکی سلێمانی خوراوە و تاوام 10,000 دەفتەر ئەخەڵمێندێ ئەو کوڕە ئێسەکانە بەلایەن ئەی ئەوان چ دەکەن ئەو دوو کەسەکە کە ئەو عەلی و ئەحمەدە ئیشی مەنتوجاتەکەن ئێستاش لە سلێمانین لە سلێمانی لە مەعرەزەکان گەورەترین عەرزەیان کڕیوە لە مانگە 5-6 ملیۆن دۆلاریان پێیا کردوانە بە کۆمپانیا عادل سەرپەرشتیانەکە عادلە ئەحەیە عەلیە ئەو دوو کەسەش گە پشتگیریانەکەن دیارە شەریکن لەو پارێ بەڵێ دوو کەسەکە قەزل لە شێخ جەمال و کاک زیادی بەرپرسی مەلبەندە هەردووکیان زیاد دەڵێتی زیاد ئەگەر ڕاستەکە ئەی سڵحی بۆ لە ماڵەکەی خۆیان بۆ کردووە بۆی کردووە لای من تەحەدا دەکاتن ئەوە زۆر باشە تەحەدا دەکات دەڵێ کە من هیچ تێکەڵ نەبووی مەل ڕاز ناکە ئەوەتە بڵێ خەلیل و کوڕەکانی بەڵێ باشە کاک سەروەرەگە قسەیشکەت هەیە ئەو دەستەکانیش خۆش بکە بەڵێ من هیچ قسەیەکم نییە بەس ئەو قسەیەم هەیە ئەم شتانە بگاتە بەردەمی دەمی کاک پاڤێڵ ئەمە قبوڵ ناکە و لە شیشیان بە هیوان بابزانین کاک پاڤێڵ ڕەدی چ دەبێتن زۆر سپاس کاک سەروەر بەڵێ من لە 2003 ساڵە ئەوەی کاک پاڤێڵ بۆ بەسەرۆکیەکێتی لە مەحاولەیان هەر بچمە لای بەخوا ئەم قسەیان بە شێخ جەمال وتووە وتم کاک شێخ جەمال وتی ئەوتم خۆم 4 مناڵەمەیە لەگەڵ ژنەکەم هەر 6مان خۆمانە خەینە قوڕ یەمە بەد و سینگەکەی کاک پاڤێڵ هەر ئەشچم هەر ئەبێ بگەمە لای ئەو